بەڕاستی شەرمە شوورەیە کە بڵاوە کرێتەوە کابراایەکی بە تەمەنی 90 ساڵەیە حتا ساڵە لە سەری موچە وەرگزنا گیانی لە دەزاوە ئەمە شەرمە ئەوانە بێ پێش هەموو شوێنەیە بێ کاربەدەستانی ئەم شارە نازان پارێزگار لەکوێ ئەبواە کاربەدەستان بەڕاستی دەستیان لە کار بەکێشایەتەوە من خەڵکی سلێمانیم وا لە بیری تەسکی حیزبەتی بێنە من حەزەکەم شارگەی خۆم لە هەموو شوێنە جوانتر بێ ئێستا ئەگەر شوانێک ڕێزمێ ئەو براشوانە لە خۆم بە ڕێستر و بە پیاوتری ئەزانم ئەگەر شلەکانی پینەی پێوە بێستە پێ عیبەشلی پینەکرااو لە پێکات شقامەکانی سلێمانی ستە پیناکرێمە ڕاستی من حەقم چییە دۆک جوانە هەولێر جوانە ڕاستە کوردستانە من حەزەکەم سلێمانی جوان بێ خۆی سروشتەکەی جوانە بەس کاوریان کردو کاک ئەم هەموو کۆمپانیایە لەکوێ ئەمە کێ هاو خەڵک مالی دینەوە هەشتا ساحبی 400 دەفتەرە لەکوێی بوو کابرا پێشمەرگە بوو یا کارمەندێ بوو ڕۆحێ بوو بە هاوتا تا 30 ساڵ خەریک بوو لە کرێچێتی ژێ 20 سەرخێزانی بەخێوە کرد تا بوو بە ساحبی دووهۆدا ئێستا مالیدینەوە 2004 بێ لای هەیە لەکوێی بوو ئەمە بەڕاستی ئەگەر ئیشی دەرمان نەگا ئیشی خراپە نەگا ئەگەر خیانەت دەکا ئەگەر دزی نەکا ئەگەر بەرهەمی ئەم وڵاتە نەما بۆ شوێنێکەوە ئەم هەموو کۆمپانیایان لە پێشا دایان کاکە وڵات هەیە کاکە 4 کۆمپانیای بە بڕێوە بەس لە شاری سلێمانی لەواتی 1000 کۆمپانیەتیا بێ خەڵ 4 دەفتەری بێ بە قرتێنایەتی ناوە کۆمپانیا ئەڵێن قمارخانە داخرێ لە سلێمانی ئەم قمارخانە چین کە ئیدارەی گشتی و کۆمەڵی بەرپرس پاڵپشتی لێکەن بۆ پاڵاز داناخن دەیان هاوسەر ینی ژیانیان لێ تێکچوە لە یەک جیابوونەوە خەڵ تووشی قەرزاری و خەڵ کوشتن بوو